دیناش بەزمەکەی دووبارە کردەوە هاوسەرگیریەکەی تەنها 7 مانگی خایان خۆی دەیوت حەز دەکات 4 منداڵی لە مێردەکەی هەبێت وێنەی خۆشەویستی و عشقی دەگرت و وازیشی لە دەرکەوتن لەگەڵ خەڵکە و زایری ئاوازدانەر نەهێنا بەڵام دوای 7 مانگ وەک چۆن لە سناپەوە هاوسەرگیریەکەی ئاشکرا کرد هەر لە هەمان شوێنەوە جیابوونەوەکەی خۆی ڕاگەیان بەڵام ئەوەی ڕوودەدات ئاسایی نییە بەڵکو خەریکە دەبێتە مۆدل ئەو خانمانەی کە لە تۆڕە کۆمەڵاتیەکان دەردەکەون و باسی عشق و خۆشەویستی دەکەن هاوسەرگیریەکەیان چەند ساڵێک ناخایەنێت و لە پڕێکدا ئەو هەموو خۆشەویستێ دەبێتە هەڵم خانمە هونەرمەندینە ئەمڕۆ لە سناپەوە وتی دوای ڕاگۆڕینەوە گفتوگۆیەکی هێمن من و بەهرام بڕیارە سەختەکەی جیابوونەوەماندا ئەو بڕیارەی کە لەسەر بنەمای ڕێزگرتن لە ڕابردوودا هاتوو یەکتر داومانە با پێویستم زانی پێتانی ڕابگەێنین و چاوەڕوانیشمان لە هەموو لایەک ئەوەیە کە بە هەمان شێوە لێمانی قبول بکەن جیابوونەوەی خانما مۆدل و گۆرانی بێژ و پێشکەشکارەکان وەک مۆدیری لێ هاتووە لە ماوەی ڕابردوودا دەربازوونستی پێشکەشکار و شاعیر لەگەڵ خانما مۆدل ئیڤانادا جیابوونەوە و تەنانەت کارگەیشتە ئەوەی باز لە خیانەتی هاوسەرگیریش بکەن ئەوانەی کە شعریان بە باڵای یەکتریدا دەوت هاوسەرگیریەکەیان تەنها 11 مانگی خایان ئەگەر چی بە درێژایی ئەو 11 مانگە خۆیان قوربانی یەکتر دەکرد بەڵام دیارترین چیرۆک ڕەنگە جیابوونەوەی سۆبین و زانست بێت هیچ ژن و مێردێک هێندەی ئەوان وێنەی ماچوو لە باوەشگرتن یەکتر و سوپرایز بۆ یەکتریان بڵاو نەکردوێتەوە تا ئەو کاتەی دەرنەکەوتو بوون و هاوسەر بوون هیچ کێشەیان نەبوو بەڵام هەرکەوتنە وێنە بڵاوکردنەوە لە دەرەوە خۆیان وەک دوو عاشق نیشانەدا و لە ژووری شۆش هەڕیان دەگرد و هەواڵی تۆرانیان بڵاو دەبۆیەوە بەڵاو بەناوبانگترین چیرۆکەکانی جیابوونەوە جیهان هاشمە کە هەر ئاوا دەکەیت لە فەیسبوک و ئینستاگرام دەبینیت جیابوونەتەوە دواتر هەواڵی گەڕانەوە و جارێکی دیکە هەواڵی جیابوونەوەی بڵاو دەبێتەوە و هەم هاوسەرگیری زۆر دەکات و هەم جیابوونەوەشی زۆرە ئەوەی بۆتە جێگەی سەرنج ئەوەیە کە جیابوونەوەی ئەم خانمانە کاریگەری لەسەر خەڵک کردووە و جیابوونەوە لای خەڵک کردوتە ئاو خواردنەوە و خەڵک دەپرسن ئەو عشقە زۆرەی لە سۆشیال میدیا نیشانی دەدەن چۆن بە چرکەیەک لە ناو دەچێت هونەرمەندینە چۆن داخوازی کراوە و چۆنیش جیابوویەوە دینا کە بەیانیان لە خەو خەستاوە چی بینیوە جگە لە دینا ئەو هاوڕێیانەی کێن کە بە هەمان شێوە جیابوونەتەوە سڵاوتان لەبێت ئەمە شاگڵم لە یەک باسی ئەمڕۆدا باسی چیرۆکی هاوسەرگیری و جیابوونەوەی یەکێک لە بەناوبانگترین هونەرمەندەکانتان بۆ دەکەم دینا لە ساڵی 1970 لە شاری ڕانیا لە دایک بوو و 5 برا و یەک خوشکی هەیە لە ساڵی 2007 دەست دەکات بەکاری هونەری و دێتە شاری هەولێر لە ماوەیەکی کەمدا دەبێتە یەکێک لە دیارترین خانمەکانی نێو سۆشیال میدیا دینا ڕۆژێک خۆی جوان دەکات و دەچێت بۆ وێنەگرتن لەوێ لەگەڵ فۆتۆگرافەرەکەیدا بەناوی بەهرام یەزدان پەنا پەیوەندی خۆشەویستی دروست دەکەن پاش ماوەیەک بڕیار دەدەن کە هاوسەرگیری بکەن هەر بۆیە لە کۆتاییەکانی مانگی 12 ساڵی پاردا بەهرام دەچێتە داوای دینا بەڵام چوونە داواکەی ئەم جیاواز دەبێت چونکە لە جیاتی ئەوەی بچێتە ماڵی باوکی دینا لە دەرگای ماڵی هەڵکەوت زاهیر دەدات باش ئەوەی هەڵکەوت زاهیر ڕازی دەبێت اینجا دەچێتە لای دایک و باوکی دینا لەو بارەیەوە وتویەتی باوکم بە مامۆستا هەڵکەوتی وتووە تۆ برا گەورە بە و کێت بۆ دینا پێ باشە بیدەبە و دواتر دینا لە ڤیدۆکلیپێکی خۆیدا بەشداری بە هاوسەرەکەی دەکات ئەو دەڵێت لەبەر باڵا بەرزی و قۆزیەکەی هەڵمابژارد بۆ بەشداری لە کلیپەکەم چونکە لە ڤیدۆکلیپەکەدا دوو کچ لەسەری شەڕ دەکەن هەر لەو کلیپەشدا دینا بە هاوسەرەکەی دەڵێت تەنها مردن لێکمان جودا دەکاتەوە ساڵ بێژێستا ئاوا کۆبووینەوە فۆتۆسێشنێکمان هەبوو بەرامیشمان لەگەڵا بوو دانیشتینەوە زۆر بە هاوڕێیانە قسەوان کرد و نسیبیش بوو ئەم جیجیجیەمان کرد بە کوڕی ماڵەوە ئەمە کوڕی منەتەوە لە ماوەی هاوسەرگیریشیاندا دینا بەردەوام بە شان و باڵی مێردەکەیدا هەڵی دەدا ئەو دەیوێت کە هاوسەرەکەم لە کاری هونەریدا زۆر هاوکارمە و ئەو جلوبەرگم بۆ ئامادە دەکات و هەر ئەویش وێنە و فۆتۆم بۆ دەگرێت بۆ هەموو لایڤەکانیش لەگەڵمدایە و شارە و شار دەکات دینا و تووشێتی کە دڵخۆش بۆ بەوەی مێردەکەی قۆزە چونکە لالیکە بەیانیان بە ڕوخسارێکی جوانەوە خەبەری دەبێتەوە ئەوەشی ئاشکرا کردبوو کە بەردەوام هەردوولا غیرەیان لە یەکتر کردووە چونکە وەک دەڵێت ئەو غیرەیە بەهارەتی خۆشەویستیەکەیان بووە دینا تاقەبووکی ئەو ماڵە بووە و نێوانی لەگەڵ خەسووشی زۆر باش بووە
بەڵام دوجار و لە هەواڵێکی چاوەڕوان نەکراودا دینا بۆ خۆی ڕایگەاند کە دوای ڕاگۆڕینەوە گفتوگۆیەکی هێمنانە و پێگەیشتوانە من و بەهرام بڕیارە سەختەکەی جیابوونەوەماندا. بۆ پێش دینا بۆ یەکێکی دیکە لە دیارترین ئەو کەسایەتیانەی سۆشیال میدیا کە لە ماوەی ڕابردوودا لە هاوسەرەکانیان جابوونەوە. جوتکە پێشتریش هەریەکە لە جیهان هاشموو، شکۆفە فەرهاد و شنیار و سۆڤین و دەرباز یونس و چەندان هونەرمەند و کچە مۆدێلی دیکە بڕیاری جیابوونەوەی خۆیان داوە. دیناش بەزمەکەی دووبارە کردەوە. هاوسەرگیریەکەی تەنها 7 مانگی خایان خۆی دەیوت حەز دەکات 4 منداڵی لە مێردەکەی هەبێت، وێنەی خۆشەویستی و عشقی دەگرت و وازیشی لە دەرکەوتن لەگەڵ خەڵکە و زایری ئاوازدانەر نەهێنا. بەڵام دوای 7 مانگ وەک چۆن لە سناپەوە هاوسەرگیریەکەی ئاشکرا کرد، هەر لە هەمان شوێنەوە جیابوونەوەکەی خۆی ڕاگەیان. بەڵام ئەوەی ڕوودەدات ئاسایی نییە، بەڵکو خەریکە دەبێتە مۆدل. ئەو خانمانەی کە لە گەڕە کۆمەڵاتیەکان دەردەکەون و باسی عشق و خۆشەویستی دەکەن، هاوسەرگیریەکەیان چەند ساڵێک ناخایەنێت و لە پڕێکدا ئەو هەموو خۆشەویستێ دەبێتە هەڵم. خانمە هونەرمەندینا ئەمڕۆ لە سناپەوە وتی دوای ڕاگۆڕینەوە گفتوگۆیەکی هێمن من و بەهرام بڕیارە سەختەکەی جیابوونەوەماندا. ئەو بڕیارەی کە لەسەر بنەمای ڕێزگرتن لە ڕابردوودا هاتوو یەکتر داومانە، با پێویستم زانی پێتانی ڕابگەێنین و چاوەڕوانیشمان لە هەموو لایەک ئەوەیە کە بە هەمان شێوە لێمانی قبول بکەن. جیابوونەوەی خانمان مۆدل و گۆرانی بێژ و پێشکەشکارەکان وەک مۆدیری لێ هاتووە. لە ماوەی ڕابردوودا دەربازی نستی پێشکەشکار و شاعیر لەگەڵ خانمان مۆدل ئیڤانادا جیابوونەوە و تەنانەت کارگەیشتە ئەوەی باز لە خیانەتی هاوسەرگیریش بکەن. ئەوانەی کە شعریان بە باڵای یەکتریدا دەوت هاوسەرگیریەکەیان تەنها 11 مانگی خایان، ئەگەر چی بە درێژایی ئەو 11 مانگە خۆیان قوربانی یەکتر دەکرد. بەڵام دیارترین چیرۆک ڕەنگە جیابوونەوەی سۆڤین و زانست بێت. هیچ ژن و مێردێک هێندەی ئەوان وێنەی ماچ و لە باوەشگرتن یەکتر و سوپرایز بۆ یەکتریان بڵاو نەکردوێتەوە. تا ئەو کاتەی دەرنەکەوتو بوون و هاوسەر بوون، هیچ کێشەیان نەبوو. بەڵام هەرکەوتنە وێنە بڵاوکردنەوە لە دەرەوە خۆیان وەک دوو عاشق نیشانەدا و لە ژووری شەڕیان دەگرد و هەواڵی تۆرانیان بڵاو دەبۆیەوە. بەڵاو بەناوبانگترین چیرۆکەکانی جیابوونەوە جیهان هاشمە کە هەر ئاوا دەکەیت لە فەیسبوک و ئینستاگرام دەبینیت جیابوونەتەوە. دواتر هەواڵی گەڕانەوە و جارێکی دیکە هەواڵی جیابوونەوەی بڵاو دەبێتەوە و هەم هاوسەرگیری زۆر دەکات و هەم جیابوونەوەشی زۆرە. ئەوەی بۆتە جێگەی سەرنج ئەوەیە کە جیابوونەوەی ئەم خانمانە کاریگەری لەسەر خەڵک کردووە و جیابوونەوە لای خەڵک کردوتە ئاو خواردنەوە و خەڵک دەپرسن ئەو عشقە زۆرەی لە سۆشیال میدیا نیشانی دەدەن چۆن بە چرکەیەک لە ناو دەچێت.